چاوەڕیانەکەم ئەگەر هین بێ ناردیان بیست بنێرم سوێن دەنێرم ئەو بابەتەی بەڕێوەبەری شتەکان کێشەی بۆ دروست ناکات ئەوە لێدان سەبارەت بە ئەو کەیسەی باستان کرد بەڵێ دوایەوەی کە جەنابی وەزیر سەردانی دیوانی پارێزگای هەڵەبجەی کرد و باسەکەی کرد کە فەرمانبەرێک لە بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی شارە زۆر کە لە هەڵەبجەیە بڕی 186 ملیۆن دیناری خاوەن پێداویستی تایبەت کە بڕیار بووە پیان بدرێ بەڵام مانگانە ئەو بڕە زیاد بووە یان ئامادە نەبوون ئەو خاوەن پێداویستیە تایبەتانە لەبەرەوە لە بری ئەوەی کە بیگەڕێنێتەوە لای خۆی گلی یاوەتەوە ئەو بڕەپارە لەبەرەوە بە فەرمانی دادوەر بە ئامادەبوونی بەڕێوەبەراتی پۆلیسی هەڵەبجە مەلەف بۆ ئەو بابەتە کراوەتەوە و بە فەرمانی دادوەر گیراوە تا یەکلاکردنەوەی کەیسەکەی.